ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن. من و هاکاری هاوڕێم بانیت باش هەکات ئەم بەیانیەش لەگەڵێوا بین بۆ پێشکەشکردنی و بڕگە و بابەتانی کە ئامادەمان کردووە تا بتوانین بەیانێکی باش بۆ ئێوە بخۆڵقێنین بۆ هیواین کە تەندروستێکی باشتان هەبێ و وزەیەکی باش بیرکردنەوەی باشیش وەربگرن لەو بڕگە و بابەتانی کە ئێمە ئامادەمان کردووە. سڵاوتان لەبێ عزیزان، خۆشحاڵین لەگەڵتانین ئەمڕۆ. لەگەڵمان بن هەندێک بابەت و بڕگەی جیاوازمان هەیە، باس لە خوێندنەوە دەکەین و لە هەمان کاتدا هەندێک بابەتی هونەر و ئەدەبی و بابەتی ڕۆشنبیری و هۆشیاریشمان هەیە. بزانین ناونیشانەکانمان چیتری تێدایە، پاشان دەست بە یەک بەیەکی ناوەڕۆکی پرۆگرام. لە دیاربەکر دروستکردنی شیرینی و قاوە پەڕەی سندووە و جۆرێکی نوێی باسووقی بەخاوە بەرهەم دەهێنرێت. یەکێک لە پردەکانی لۆرستان تەمەنی 1000 ساڵە و پارێزگاکە بە شاری پردەکان ناسراوە. با بەشداری 40 هونەرمەند کە 21یان ئافرەتن پێشانگایەکی شێوەکاری لە شنۆ کرایەوە. دەستپێکی بابەتەکانمان شیرنە بەو هیوایە کە ڕۆژەکەمان شیرن بێ. هەر شوێنێک و هەر پارێزگای و هەندێک جار هەر وڵاتێکیش بە هەندێک بابەت ناسراوە. یەکێک لەوانە ینی دیاربەکر بە خواردن و بە شیرنی و بەو بابەتانە ناسراوە. چ خواردنێکی ناخۆشە ناخۆشەوەکوتی شیرینیەکانی هەر زۆر تایبەتە، بەگشتی لە باکووری کوردستان شیرینەکان خۆشە. کاتێک خۆمان دەڕۆین یان کەسێکمان دەڕواگە تەلەفۆنکە چی بینێم هەندێک پاقپاوە و ناوبانگیشی دەرکردووە هەکات بەیانیان حەزە لە شیرینیە ئەنی لەگەڵ نانی بەیانی هەندێک پارچەیەک شیرینی هەنا بەڵام خۆش نییە بخۆم شیرینی خۆر نیم زۆر ڕاستی، بەڵام هەبوونی جوانە، هەبوونی لەسەر سفرە جوانە. ئەو کەسانی کە عاشقی شیرینینە بۆوان دیاربەکر و عەنتاب و ئەو شوێنانە هەر زۆر زۆر تایبەتە زۆر تایبەتە بێ بگومان. بۆیە ڕۆژ دوای ڕۆژیش دوکان و کارگەکانی دروستکردنی شیرینی لە دیاربەکر هەر بەوەی کە زۆر ناوبانگیە شیرینیەکان زیاترە بێ، لە یەکێکیش لە کارگەکان جۆرێکی نوێی شیرینی قاوەی چۆکلێتی بەرهەمەهێنرێت. ئەم جۆرە شیرینیە جۆرێکی نوێیە بە شێوەیەکی فەرمی بە ناوی شیرینی دیاربەکر تۆمار کراوە و مافی داهێنان بە خاوەنەکەی دراوە و شیرینیەکە بریتە لە جۆرێکی نوێی باسووق. باسووق ئێمە ئەوەندەی بیست بێتمان زیاتر بە ترێ دروست دەکرێت، بەڵام ئەمە دیارە چۆکلێتە، بەڵام وەکووتمان لە بری گیراوەی لوقم و قاوە شۆکلێت بەکار هاتووە لە ناو پێکهاتەی ئەم شیرینیە. بابی بینین بەڵام ناتوانین تامی بکەین. شیرینایەکە تایبەتە کول دارستانên ترۆپیک ji tovên kakawê tê çêkirin. Çîkolatayek bi kakao, şîr û kakilên wekî bindeq, fıstık û behîvan teşe digre ji bo tenduristî û derûniya mirovan yek ji şîrînahiyên jêneger e. Li Diyarbekirê jî hilberîna cûreyên çîkolatayan her ku diçe zêde dibe. Endezyara xurekan avê kargehê di derbarê hilberîna çîkolatayan devan agahiyan dide. 45 sale em dixebitin lê bû 20 sale em çikolatayê çê dikin li vadera nêzîkî 5 heb şûbê me hene em li her 5 şûbê xwe van çikolataya difroşin. Rojê 5 kîlo çikolata em tê çê dikin. Nêzîkî 5 cûrê çikolata me hene, xelq jî daxwaziya wan ji me hene. Wexta qîzê bixwazin, wexta nîşanê da ya jî rojbûnê da bi taybetî ku çikolata ji me dixwazin em ji wana çê dikin. Li kargeha ku hilberîna çîkolatayê de bi pêş ketiye, hewil hatiye dayîn ku cûreyên nûbên ceribandin. Ji bo vê jî hosteyan beniyên ku di çanda fêkiyan a civaka Kurd de cihekî taybet digre mînak girtine û di cihê tirî de karamel û çîkolatayê bikarhanîne. Ji ber ku tehmeke gelek taybet derketiye holê, niha jî xwediyên kargehê hewl didin ku vê şîrînahiya nû li ser navê Diyarbekirê bidin qeydkirin. Nav çarşê de bekî we dîtiye benî tê ben re dikin gûstê re ye dixin nav wek avê basteqê. İşte em via çevirmişi çikolatayı kiriye. Via özellikle dest me de me şura icat kiriye, me argayı kiriye.
işte em jî ben gûz ben redikin em çikolata Belçika çikolata si hema destî tê me goya em ji Belçikayê dîne tamayê pir xweş e em dûre dixin dirê qaramelê qaramelê ji ayrı bir lezzet dide dûre em dixin dirê çikolata xwe em dihelîne hazir dixin Belçika çikolatası em radikin dixin dolabê eşk dikin û em ismalamişê müşteriya xwe ne dikin em dide dezgah xwe satişa xwe dikin û müşterî jî pir memnûn tamayê pir xweş e. Çikolata ji bilî tama xwe ya xweş ji bo tendirustiya mirovan jî gelek baş e. Lêkolînên pisporan nîşan didin ku çikolata di mêjiyê mirovan de bîra mirovan diparêze û di laş de jî pêşî li qeyrana dil digire. Güler Adar, Kurdistan 24, Diyarbekir. لە چاکسازی ژنان و منداڵانی شاری هەولێرە چەند بەندکراوێک بەشدارن لە چی لە پرۆژەیەکی ژینگە دۆستی کە لەلایەن قوتابخانەی ناو چاکسازیەکە سەرپەرشتیەکرێ. هەکارم کارانە زۆر قورسترە لە کارێککە لە ڕۆژانەی بینین لەلایەن ڕێکخرا و ناوەندەکانی خوێندن و پەروەردە و ژینگەی هەتا دواتر کە بەڕێواچێ. لەبەر ئێمە مامەڵەکردنە لەگەڵ چینێکی زۆر هەستیار لەگەڵ کەسانێک کە تا ڕادەیەکی زۆر دابراون لە ناو کۆمەڵگا و یاخود دەست بەسەر کراون بەهۆی تاوانێک بێ یاخود بە هەر جۆرێکی دیکە بێ بۆیە کارکردن لەگەڵ ئەمانە ئەستەمە و کارەکانی ئەوانیش بگرە لەوانەیە زۆر زیاتر باشتر و قورستر بێوە نیە پەیامەکەی زۆر جوانە هاژە ینی کەسێک خۆی لە ژوورەوەیە حکومە بند کراوە بەڵام لە هەمان کاتدا ئەو هەستەی لەلا دروست کراوە کە خەمی ژینگەی بی ینی جارێکی دیکە وا هەز دەکات ژیانێکی لە بەردەماوە و ئەم شوێنەش کوێ چاکسازیە چاکسازی ڕێک ئامانجەکەی ئەوەیە ینی چۆ دەتەوێت کەسێک کە بەندەکرێت دەست بەسەر دەکرێت لە پێی ناو چاکسازی بۆی کە دەگەڕێتەوە ناو کۆمەلگا بە شێوەیەکی باشتر بگەڕێتەوە ناو کۆمەلگا بە بڕای من ئەمە وەکو یەکەم هەنگاوێکی زۆر زۆر باشە کە تێکەڵ دەبنەوە لەگەڵ کۆمەلگا. پرۆژەکە بریتە لە سەرپەرشتیکردنی و ڕواندنی شەتڵ و قەڵەمکردن ساڵانە هەزاران شەتڵ ئامادە دەکەن و ڕەوانەی دەرەوەی چاکسازیەکان دەکرێت بۆ زیادکردنی ڕوبەری سەوزاییەکان. هەڵبەت دەیانەوێت کە بەم کارە پەیامی ئەوە بگەێنن کە پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان ئەرکی هەموو کەسێکە و بەرهەمی ئەم نەمام و درەختانەش لە شوێنە گشتیەکان دەچێنرێت واتە کاتێ ئەم نەمامانە لە ناو چاکسازیەکان دەڕوێنە و دروست دەکرێت دواتر لە دەرەوەی چاکسازیەکان بۆ پاراستنی کوردستان هەڵبەت ئەمەش هیوایەکە بۆی کە هەر تاکێک لەوێش کە بەشدارە تێیدا لە کارمەندەکەەوە کە هاوکارە بۆ بەندکراوەکە هەتا دوایی ئامانجیانەوەیە کە کوردستان سەوستر بکەن ژینگەی کوردستان پارێزرا بکەن چونکە دوجار بۆ هەمومانە. چەند بەندکراوێکن لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەی چاکسازیەکەیان سەرقاڵی پڕکردنی کیسەخۆڵەکانن. بەشدارن لە پرۆژەیەکی خۆبەخشی دارچاندن بە ئامانجی ناردنەدەرەوەیان و چاندنیان لە شوێنە گشتیەکان. هەر یەک لەم کەسانە بەشدارن لە چاندنی هەزاران دار کە ساڵانە لێرەوە دەنێردرێنە دەرەوەی چاکسازیەکان. کارەکان لە نێوان منداڵانی هەرزەکار و ژناندا دابەش کراون. ئەرکە قورسەکان کوڕە هەرزەکارەکان ئەنجامیان دەدان. ئەرکەکانی چاندن و بەخێوکردن لەلایەن ئافرەتە بەندکراوەکانەوە دەکرێت. ئێمە لە 2019 دەستمان کردە ئەو پرۆژەیە لە ناو چاکسازیەکان بێگومان جێ خۆیەتی دەستخۆشی بەڕێوەبەرایەتی چاکسازی ژنان مناڵانی هەولێر بکەم کە ئەو ڕێگەی پێداین لە پاڵ ئیشەکەی خۆمان کە ئیشی قوتابخانەیە هەستین بە دروستکردنی نەمانگەیەک بۆ قوتابخانەکەمان کە ساڵانە دەتوانم بڵێم ساڵانە 3 بۆ 4,000 هەندێک جار تا 5,000 نەمان بە بەرهەم دێنین و چۆنە لێ دابەشی دەکەین لەسەر دام و دەستگا حکومی و گشتیەکان. لێرە هەزاران شەتڵ چێنراون و ئامادەی ناردنە دەرەوەن. هەر یەکێکیان لە ڕێگەی ئەو نەمامانەوە
دەیانەوێت پەیامێک بۆ کۆمەڵگا بنێرن ژینگە دۆستی و پاراستنی ژینگە بکەنە هەوێنی پاکبوونەوەیان لە هەر تاوانێک کە ئەنجامیان دابێت. ئەو قوتابیانینکەوە لە ناو چاکسازیەکانن دێنەوە ناو کۆمەڵگا دووبارە بێگومان. ئێمە دەمانەوێت لە ڕێگەی ئەوان و پەیامێکی پەروەردەیان پێبێ کە پەیامەکە با بەو شێوەیە بێ ئێوە ئێمە قبولکەن بە نەمام تان دەدەنی ئێوەش لە ناو کۆمەڵگا ئێمە قبولکەنەوە دووبارە کە شیاندنەوەمان بۆ دەکرێتەوە دێنەوە ناو کۆمەڵگا. ئەم پرۆژە خۆبەخشیە کە لەلایەن قوتابخانەی چاکسازیەکەەوە سەرپەرشتی دەکرێت ساڵانە هەزاران دار کە بەرهەمی باخاوانە بەندکراوەکانن دەنێردرێنە دەرەوەی چاکسازیەکان بێبەرامبەر دەدرێن بە شوێنە گشتیەکان تا بەهۆیانەوە بەشدار بن لە زیادکردنی ڕووبەرەکانی سەوزایی. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەوڵەکانی بۆ گرنگیدان بە کتێبخانە و لایەنی پەروەردەیی ئارامکردنەوەی دەرونی بەندکراوەکان خستۆتە گار بۆ ئەوەی بەندکراوەکان ئامادە بکرێن بۆ گەڕانەوەیان بۆ ناو کۆمەڵگا. ئەحمەد عەبدوسەمەد، کوردستان 24 هەولێر. ئەم جارە دەڕۆین بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە پارێزگای لۆڕستانی ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 100 پردی مێژووی لێیە و بەم هۆیشەوە وەکو پارێزگای پردەکان ناوبانگی دەرکردووە. هەر شارێک لە کوردستان ناوبانگێکی هەیە لە جیهانیش کاتێک کە ناوچەیەک شارێک گوندێک بە شتێکی زۆر سەرنجڕاکێش زیاتر ناوبانگ دەرەکات ئیترەوە بێتە جێی سەرنج بۆ خەڵکی دیکەش بۆ گەشتەرسە. من بە تایبەتەم بابەتێک کە بۆیەوەی باسەکەین ئارەزوو یەکەم پڕ بەدڵ کە بچم بیبینم شارێک ناوچەیەک کە ئەوەندەی پرد تیابێ ینی بۆتە شوێنێک پێوترێ پارێزگای پردەکان چ جوانە هەکاریانە لەوانەیەک دنیامانای جوان جوانی هەبێت قەڵای هەولێر وەکو مزگەوتەکانی ئیستانبول ینی وەکو لەندەن بریج ینی کۆمەڵێک شتی دیکە لە زۆربەی وڵاتان لە شارەکان هەنە کە ئەو شارە بەم شتە دەناسرێتەوە وەکوی هاژە دەڵێ ینی ئێمەش حەزمان لێ ئەم پردە زۆرانە ببینین بزانین ئەوێ چەندی بەنی جوان بێ جاو ئێستا بە یەکۆ سەیرەکەین بەس با هەندێک وردەکاری ترتان پێ بڵێن لەسەر ئەو پردانی لەوێ هەیە بۆ نمونەیەکێک لە پردەکانی ناو ئەم شوێنە یاخود ئەم پارێزگایە کە پردی کەشکانە درێژەکەی نزیکەی 2 کیلۆمەترە و تەمەنیشی زۆر زۆرە کە کاتە نزیکەی 1000 ساڵێک بەشێکی ئەم پردە 5 ساڵ لەمەوبەر بەهۆی لافاو بەوەی کەشوهاوە ڕووخاوە بەڵام ئێستا نۆژە نەکرێتەوە. ئەمە یەکێک لە گەورەترین پردە مێژوویەکانی کوردستانە کە تەمەنی زیاتر لە 1000 ساڵە. پردی کەشکان کە لە ڕۆژاوای پارێزگای لۆڕستان و لە سنووری شارۆچکەی چەگەنی هەڵکەوتووە لە سەردەمی دەسەڵاتداری میرنشینی حەسنەویەدا دروستکراوە کە لە یەکەم میرنشینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بووە و دەسەڵاتدارانی پەیڕەوی ئاینی یارسان بوون. پردی کەشکان ناوچەکانی لۆڕستان و کرماشان پێکەوە دەبەستێتەوە. پل تاریخی کشکان متعلق به قرن 4 هجریه که توسط حکومت آل حسنویه ساخته موه و در دوره ساسانیان بیا فکر میکنم. یه پل تاریخی بیا که وصل بیا بین شهرهای ارتباطی مثل ترهان قدیم و شهر شابوخاست که خرم‌آباد کنونیه. پردی کەشکان کە لەسەر ڕۆباری کەشکان دروستکراوە درێژیەکەی 1984 مترە و بەرزیەکەی لە نێوان 10 تا 26 مترە. بەشێکی سەرەکی ئەم پردە بەهۆی لافاوەکەی ساڵی 2019 لۆڕستانەوە ڕووخا و هەتا ئێستاش نۆژەن نەکراوەتەوە. لە جێی ئەم پردە چەند سەد مترێک خوارتر پردێکی نوێ دروست کراوە. و جاده به منطقه تازه پل نوعی که ساختن انتقال پیدا کرد. ایچه نمادی از نمادهای استان لرستان پل کشکان موبه ما که یکی از بناهای تاریخی یکی از نشان دهندگان تمدن و قدمت استان لرستان. پارێزگای لۆڕستانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە بەرزترین ناوچەی زنجیرەچیای زاگرۆس هەڵکەوتووە زیاتر لە 100 پردی مێژوویی لێیە و هەر بۆیەش وەک پارێزگای پردەکان ناوبانگی دەرکردووە. هەر لە نزیک پردی کەشکانەوە
شوێنەواری سێ پردی دیکە دۆزراونەتەوە کە هی سەردەمی ئیمپراتۆری ساسانین و تەمەنیان زیاتر لە 1500 ساڵە. کامیل بۆکانی، کوردستان 24. یەکێک لە کارە گرنگەکان کە لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر دەکرێت گرنگی پێدانی زیاترە بە مامۆستایان بەردەوام بن لە خول بینین ڕێک بڕۆن لەگەڵ پێشکەوتنەکان چۆن بتوان خۆیان لەگەڵ قوتابیان بە نوێترین زانست بگونجێنن. جا حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینی ڕاهێنانی مامۆستایانی بۆ بەرزکردنەوەی توانستی زانستی و ڕاهێنان لە بوارە جیاوازەکان دەست پێ کردووە. مەکارێکی زۆر باش. بێگومان بۆیە هەر لە سەرم بابەتە بە گرنگی دەزانین کە قسەی زیاتر لەگەڵ بەڕێز مرشید زراری بکەین کە مامۆستای ڕاهێنەرە و لە ستۆدیۆ میوانیەمەیە. مامۆستا مرشید بە خێراتیەم کاتت باش. مامۆستا بەیانیت باش. مامۆستا ئەوەی کە جێ گرنگی پێدانە چین و تۆژی مامۆستایانن کە لە ئەست پرۆسەی خوێندن دابن بە شێوازێکی سەردەمیانە و لەگەڵ پێشکەوتنەکاندا بگونجێت چونکە ئەزانین ئێستا بەرەو پێشچوونی جیهان ئەمەندە خێرایە کە پێی ڕناگەین لە ساڵێک بۆ ساڵێکتر هەندێک یاسا هەیە لەوانەیە بۆ مانگێک تەنها کاری پێ بکرێت و پێویست بە هەمواری بکات. ئەمە یاسا دواتر یینەوە سەر پرۆسەی خوێندن بە هەمان شێوە بە هەموو بوارەکانی دیکەوە. کەواتە ئێوە چیتان کردو بۆم بوارە بە تایبەتەم پرۆژە استراتیژیە گەورەی کە لە کابینەی نوێ ماکراوە چۆن کارەکانتان دەست پێ کردووە؟ سەرەتا بەناوی خوددا تەبان کای پەروەردەیەک لەو کایانەیە کە لە هەموو بوارەکانی ناو کۆمەڵگا جێگای خۆی هەیە و هەموو کایەکان جواتی بیتن یان ئیداری بیتن هەرچی بی پێویستی بوێ کە پاڵپشتی بکرێت لەلایەن وەزارەتی پەروەردە. وەزارەتی پەروەردەش دائیم لە هەوڵدایە کە ئاستی کوالیتی خوێندن بەرز بکاتەوە. ئاستی خوێندنی هیچ وڵاتێکیش بەرز نامتەوە هەتاکو نەتوانین ئاستی مامۆستایەکانی بەرز نەکەینەوە. بۆیە لە کابینەی نوێ بە تایبەتی بایەخێکی زۆر دراوە بە بەرزکردنەوە و توانستی مامۆستایان. ئەویش بە لە ڕێگای استراتیژە کە پێی دەگوترێتن استراتیژی ڕاهێنان کە استراتیژێکی درێژخایەنە لە 2023 دەستی پێکردووە بە قۆناغ یەکەم بەردەوام دەبێت تا 2030. زۆر باشە. مامۆستا ینی ساڵێک تێپەڕیوە خەریکە کە ئەم پرۆسە دەستی پێکردو وایە پرۆسی ڕاهێنانکردن مامۆستایان. ئەو گۆڕانکاریانەی کە ئێوە وەکو ڕاهێنە لە مامۆستایەکان بینیوتانە چییە؟ شتێکەیە کە ئێوە بەدیتان کردو پێتان وایە هەبوونی ئەم خولە بۆ مامۆستایان ئەوەندە گرنگە کە بتوانێت کاریگەری هەم لەسەر توانای مامۆستا بکە و هەم لە مامۆستا بگوازرێتەوە بۆ قوتابیان؟ بۆ خۆی هەموو پرۆسەیەک کە دەست پێ دەکرێتن ئامانزێکی هەیە. ئامانجیمە لە پرۆسەی ڕاهێنان ئەوە بوو کەمە بتوانین شێوازی وانەگوتنەوە لە ناوەندەکانی خوێندن بگۆڕین لەوەی کە مامۆستا سنتەر بیتن بیگۆڕین بۆ ئەوەی قوتابی سنتەر بیتن چکە قوتابی نەوەی دوا ڕۆژە ئەو ڕۆژێکدا دێتن کارەکانی ئەو وڵاتە کایەکانی بەڕێوە دەباتن. ئەو بێگومان سەرەتا کەمە دەستمان پێکرد بەو جۆرەی نەبوو تەوەقعیمە ئەوە بیتن کە بتوانین ئەمە لە خلالی بەپی ئەو ڕاپرسیە و بەپی ئەو هەڵسەنگان و بە دوواداچوانە ئێمە کردیتمان لە ماوەی 3 مانگدا ئەو گۆڕانکاری گەورە بینین لە ئاستی توانستی مامۆستایان و لە بەرزبوونەوەی کارامەی خوێندکاران و قوتابیان. ئەوەی سەرەتا وەکو لێکۆڵینەوە کرا کە ئاستی کارامەی خوێندکاران دەتانین بڵێن لە زۆر بواردا لەگەڵ مامۆستاکان لە 102 تێپەڕی نەدەکرد بەڵام دوای ئێستاکە نوێترین توێژینەوە ئاستەکە بەرەو 170 ڕۆژتە بەرەو پێشچوونەکە. ئەویش لە ئەنجامی ئەوەی کە ئەو شێوازی ڕاهێنانە نوێیە کە شێوازێکی جیهانیە کە هێنامەنە ناو ناوەندەکانی خوێندن کاریگەری هەبووە کاریگەری ئەوە لەسەر ئەدای مامۆستا لەسەر شێوازی گۆڕینی ڕێگاکان و میتۆدەکانی وانەگوتنەوە بە سنتەربوونی قوتابی. باشە مامۆستا هەڵبەت مامۆستا خۆشی پێویستی بەوەیە کە چەند خولێک ببینێ تا بتوانێت بێتە مامۆستایەکی ڕاهێنەر بۆ مامۆستایانی دیکە. جا ئەو مامۆستانە چۆن ئامادەکراون چۆن خولیان پێبینراوە و توانای ئەویان هەبێ کە خولەکانی ڕاهێنان بڵێنەوە؟ بەخۆی پێویستی هەموو سێکتەرێک وا دەکاتن کە ئەتوو بە دوایی چارەسەرێکدا بگەڕێ. لە پاش لێکۆڵینەوەکان دەرکەوت کە چەند کلێنێک هەیە لە بواری پەروەردەدا وەزارەتی پەروەردە
بە تایبەتی لە کابینەی نوێم کە پاڵپشتێکی تەواوی مامۆستایان و پرۆسەی پەروەردەیە بیریان لەوەی کردەوە کە پرۆسەیەکی ڕابگەێنە بەناوی پرۆزەیەک استراتیژی ڕاهێنان لە ڕێبەرێکی ئاوادا بۆ ئەمە بەستەش لە کۆتایی ساڵی 22 بە دیاریکراوی لە سەرەتای مانجی 11 وەزارەتی پەروەردە ئەو پرۆژەی ڕاگەیات کە ئارەزومەندانە مامۆستایان دەتوانن لە ناوەندەکانی خوێندن بێن لە سنووری پەروەردە گشتەکانی خۆیان داوا پێشکەش بکەن کە بۆ وەستی ئەوەی بەشداری خولی ڕاهێنان بکەن لەوم بەبەستا ئەمە لە بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێر بە دوو گروپ سەرەتا لە مانجی 11 بەشداریمان کرد ماوەی 40 سەعات 40 کاژێر خولی دیداکتیکمان دیت دواتریش 40 سەعاتیش 40 کاژێریش لە شێوەی خوێندن لە ماڵەوە کە بابەتەکانمان ئامادە دەکرد واتە کۆی خولەکان دەتوانین 80 کاژێر بوو بە سەرپەرشتی مامۆستای پەروەردەناس مامۆستا فایق سەعید لە هەموو کوردستان توانی لە ماوەی ساڵێکدا 600 ڕاهێنەر پێبگەێنیت ئەو ڕاهێنەرانەش دوای تەواوکردنی خولەکانیان تاقیکردنەوە تێستیان کردو ئینجا پلەی ڕاهێنەرانی کوردستان و ڕاهێنانی نیشتیمانیان پێبەخشرا زۆر باشە مامۆستا ئەوەی کە ئێستا مامۆستایانی قوتابخانەکان خەریکن خول دەبینن لەگەڵ بەڕێستان ماوەکەی چەندە و ئەو تەوەرانەی کە ئێوە باسی دەکەن لەگەڵ مامۆستایان چییە تەوەرەکان پەیوەستە بەوانەکانی قوتابخانە یان دەرەچیە پەیوەستە بە سلوک و تعاملکردنی مامۆستایان لەگەڵ قوتابیان خۆی لەناو پرۆژەی استراتیژی ڕاهێنان کە ماوەی 8 ساڵە 8 تەوەری سەرەکیمان هەیە ئەمە بۆ ساڵ یەکەم ئەمە تەوەری پێداگۆجی یان ڕێگاکانی وانەگوتنەوە هەڵبژێردەوە لە وەزارەتی پەروەردە ئەویش خۆی دەبینتەوە لە 11 ڕێگای هاوسەرخ کەما لە میانی ئەم ساڵی خوێندنی 23-24 ئێستا خەریکەوە بەرەو کۆتایی هەندێکمان کۆتاییمان پێهێناوە ئێستا لە قۆناغی هەڵسەنگاندنین تەوەرەکانی کەش دابەشکرا بۆ ساڵەکانی تکە کە تەکنەلۆژیا لە خۆ دەگرێتن خولی دروستکردنی مامۆستای سەرکردە و بەڕێوەبەری سەرکردە دەگەێنیتن شارەزابوون لە بەکارهێنانی هۆیەکانی فێرکردن شارەزابوون لە پرۆگرام و بەرزکردنەوەی ئاستی قوتابی چۆنیەتی تەعاملکردن لەگەر قوتابی بزێ و لەگەر بەڕێوەبردنی پۆل باشە کاریگەری چۆن بووە لەسەر پرۆسەی خوێندن بەگشتی جا لەسەر مامۆستایان هەرخوان کە خولەکەیان بینی و لەسەر قوتابیان ینی هیچ کاریگەریەکیە بۆ ڕنگدانەوەی چۆن بووە ئەگەر ئەمە بچین لە ناوەندەکانی خوێندن چاک بە ناوەندەکانی خوێندن بخشێنین دەبینین گۆڕانکاری زۆر گەورە بەدی کراوە ئەویش بە شایەدی مامۆستایان و لەگەڵ دەرەنجامی ئەو بە دوواداچوانەی کە ئێمە کردومانان دەبینین ئێستا کە هەم قوتابیان هەم مامۆستایان وەکو سەرەتانینە سەرەتا ئەگەر بە ینی بڵێ بەرپەرستانێک بەرامبەری هەبیان ئەوە ئێستا کە بە پەرۆشەوە بەرەو ڕاهێنان دێن و قوتابیانی زیاتر جۆش و خۆشیان پێکەتێ لە ناو ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی کە دەبینیتن مامۆستاکەی بە شێوازێکی نوێ بابەتەکەی لە بۆ باز دەکا و ڕاوە دەکاتن ئەویش حەزی بەشدار بوونیە چکە لە کۆتاشت کەمە دەڵێن کە هەدەفی سەرەکی ئەمە ئەوەیە کە قوتابی بکەین بە چەق و سنتەری خوێندن ئێستا قوتابیەکە هەز دەکا خۆی بەشەکە لە پرۆسەی پەروەردە پێشتری قوتابیان کە ئێمە قوتابین زۆر بەمان ئێمە لە دەرەوەی پرۆسەی پەروەردە بووین تەنها ئەوە بوو کە ئەرێکمان پێدەدرا و زیاتر نەبوو جێبەجێمان دەکرد مامۆستاکە خۆی هەم ڕاوی دەکرد هەم خۆی هەموو شتێک بوو سنتەر بوو لە پۆلەکە بەڵام ئێستاکە خەریکە شتەکە پێچوانە دەکەینەوە قوتابی دەبێت بە سنتەر و ئەوە ژوا دەکاتن کارامەیی و ئاستی زانستی و پاشخانی معریفی قوتابیەکان بەرزتر بێتەوە باشە مامۆستا ئێوە لەسەر چ بنەمایەک هەڵسەنگاندن بۆ مامۆستایانە دەکەن کە لە خولەکان بەشدارن ئەمە هەمووی دەردەچێ یان نمرە هەیە بۆ مامۆستایەکان و ئەوانەی کە زۆر باشن لە خولەکان ئەوانە جیاوازیان چێ لەگەڵ مامۆستایەکی دیکە یاسایی بەخۆی هەموو پرۆسەکە دەست پێ دەکرێتن ئەگە هەڵسەنگاندن نەبیتن ئەو پرۆسە تۆ ناتوانانی بڕیار بدەیت کە بە ئەنجام گەیشتیان بە ئەنجام نەگەیشتووە پرۆژەی استراتیژی ڕاهێنان لەناو ئەو ڕێبەرەی کە هەمانە ئێمە لە دوای تەواوکردنی میتۆدەکان ڕێگاکان بەپێی ئەو ڕێبەرەی کردوان دەتوانێت مامۆستای ڕاهێنار لە دوای شەشەمین دیدار دەست بە دیدەنی و هەڵسەنگاندن بکاتن ئەمە لە کۆتایی تەواوکردنی میتۆدەکان
دەست بە پرۆسی هەڵسەنگاندن دەکەین ئەویش بە میکانزمێکی خۆی هەیە کە بریتێ لە دوو شێوە یەکەمیان دیدەنی و چاوپێکەوتنی مامۆستای ڕاستەوخۆ لە پۆلەکان هەڵسەنگانیان دەکەین فۆرمێکی تایبەتمان هەیە کە خۆی لە 12 وەردەگرێتەوە هەر تەوەرێک 5 نمرەی لەسرە کۆی نمرەکانی کەوتەگرێتکە 6 نمرە لەگەر وەرگرتنی فیدباکی قوتابیان کە 40 نمرەی لەسرە کۆی ئەو 2 نمرەی کە دەکات 100 نمرە دەبێتە ئاستەکانی مامۆستای پێدیاری دەکەین لە دیاریکردنی هەڵسەنگاندن ئێمە نمرە نادەین بە مامۆستا بەڵکو ئاستیان پێدەدەین بە خۆشحاڵیەوە جەنابی وەزیر ئەوەی پێڕاگەاندن وتی لە کابینەی نوێ حکومەت پاڵپشتی مادی و معنەویمەی کردێ کە ئەو مامۆستایانەی ئاستی ئەی پلس وەردەگرن کە درعی مامۆستایەتیان پێدەدێ پێیان دەگوترێت مامۆستای ساڵ لە ڕێوەڕسمێکی تایبەت بە ئامادەبوونی بەرپرسە باڵەکانی حکومەت ڕێزدنانیان لە بۆ دەکرێتن ئەوانەی کە بۆ ئەم ساڵە بەڵێ بۆ ئەم ساڵە تاکو ئێستاکە بەپێی ئەو استراتیژی کە لە بەردەستمانەوە پێی ئەوەی کە جەنابی وەزیر لە ڕاگەاندنەکان باسی کرد بەڵێ ئەم ساڵەکە دەکرێتن و ئەو خەڵات و ڕێزلێنانەش بە مامۆستایانی سەرکەوتوو دەبەخشرێتن. باشە وەکوتان هەموو مامۆستایەک ئیجبارەکە بەشدار بێ یاخودنە؟ بەخۆی هەموو مامۆستایەک بە دەستەی کارگێڕیەوەش دەبێت لە بەشدار بێ ئەگەر پسپۆریەکەشی پەیوەندی بەو بابەتەی ڕاهێنانی مە نەبێتن کە باز دەکەین بۆ نمونە ئێستاکەمە یەک لە ڕێگاکانمان هەیە کە ڕێگای چینی و سەنگافوریە کە تایبەتە بە بیرکاری یعنی ئەوە نییە لەو دیدەنیە لەو دیدارە لەو ڕاهێنانە تەنها مامۆستانی بیرکاری ئامادەن بەڵکو دەبێ هەموو مامۆستایەکان تاکو هەموو مامۆستایەکان سەرنج و تێبینییان هەبێ بتێ پاشخانێک لە بووان لەبارەی ڕێگایك لە ڕێگاکانی نوێ. باشە مامۆستا وەک دەزانرێ ینی ئێوە پسپۆریتان هەیە لەم بوارە کاری مامۆستایەتی بەشێکی پەروەردەکردنە اینجا فێرکردنە ینی پەروەردەکردن ڕۆڵەکەی ڕەنگە لە پێش فێرکردنەکەش بێت مامەڵەکردن لەگەڵ قوتابی لەگەڵ تەبیعات و هەڵسو کەوتی جیاواز زۆرە لە بنەماڵی جیاواز پەروەردەی جیاواز هاتوون لێ قوتابخانە هەموو کۆبوونەتەوە لەم خولە ئێوە گرنگیتان بەوەداوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابیانە بکەن کە جیاوازتن لە قوتابی ئاسایی لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی ئەو کارانەی کە لە ناو قوتابخانە ئەنجامی دەدەن بۆ خۆی ئەگەر ئەمە هەر تەمەشای وەزارەتەکەی خۆمان کە وەزارەتی پەروەردە پێشتری وەزارەتی پەروەردە و فێرکردن بوو ئێستا کە وشەی فێرکردن لە ناو ئەوی تایتڵی وەزارەتەکەمان نەما بووتە وەزارەتی پەروەردە واتە ئێمە زیاتر بایەخ بە پەروەردە دەدەین وەکو مامۆستایان ینی ئەمە پەروەردەکارین چکە ئینسان پەروەردە کرا خۆی فێر دەکات ئەمە ئێستا کە لە استراتیژی نوێمە هەوڵادین قوتابی فێر بکەین بەڵکووا لە قوتابی دەکەین قوتابی خۆی فێر بکاتن یەک لەو تەوەرانەی کە لە ناو پرۆژەی استراتیژی ڕاهێناندەیە کە لە بۆ ماوەی ئەو هەر ساڵەی کە دیارە ئەوەیە چۆن مامۆستا لە ناوەندەکانی خوێندن مامەڵە و هەڵسو کەوت و لەگەڵ قوتابی بزێ و یان قوتابی هەلوو یان قوتابی شەرمە یان قوتابی خاوەن پێداویستی تایبەت چۆن دەکاتن چکە بڵێن و نەڵێن ناوەندەکانی خوێندن شوێنێکە لە بۆ کۆبوونەوەی کۆمەڵێک کەسێک لە کۆمەڵی خانەوادەی جودا و لە کەلتور و لە پەروەردە و لە هەموو شوێنێک ینی شوێنەکە هەمووی تێدا کۆبوویتەوە بۆیە دەبێ ئەمە مامۆستاکانمان خۆشمان لەسەر بنەمایەکی دروستی پەروەردەی ڕاهێنان بکەین تاکو بتوانین لەگەڵ کۆی ئەم ئەقلانە هەسوکەوت بکەین و بیانی نەستە ڕێگای ڕاست. باشە مامۆستا ئێستا زانین کە جگە لە قوتابخانە حکوومیەکان کە ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی پەروەردەوە چاودێریانەکرێت چەندین قوتابخانەی دیکی تایبەتمان هەیە ئەوانی شەر لەژێر چاودێری وەزارەتان ئەڵبەت ئەوان چۆن ئەتوانن بەشدار بن ئەها بۆ ئەوانی شار ئیجباریە کە مامۆستاکانیان بەشدار بن لەو خولەدایە خودنا یەک لە پلانەکانی پرۆژەی استراتیژە ڕاهێنان ئەوەیە کە ئێمە لە مانجی 12 لە کاتی بشوکە دیدارێکمان هەبوو لەگەر جەنابی وەزیر ئەوە بوو کە لە ساڵی ئایندەدا قوتابخانە ناحکومیەکانیش بە هەمان شێوەیە قوتابخانەکانی حکومی پرۆژەی ڕاهێنانیان تێدا ئەنجام بدرێت. باشە شتێکم بینی لەم نامیلکەیە لەم ڕێبەریە هاوڕێیانشمان ئەگەر بیدەن لەسەر شاشە بۆی بینەرانش ببینی ئەمە مامۆستا هەر ئەمە استراتیژی ڕاهێنانی مامۆستان 2023 تاوەکو 2020 ئەمە بۆ ماوەی 7 ساڵە وایە لەسەر ئەم تەوەرانە ئێوە خول بە مامۆستانی تر دەکەن یان ڕاهێنانیان پێ دەکەن بەڵێ ئەگەر باسێکمان بۆ بکەی ئەمانە بۆچی ئەمانەتان هەڵبژاردووە ئێوە
طبعا ئەمە کە وەزارەت ئەوانی دەستنیشان کردووە دوای لێکۆڵینەوە دوای توێژینەوە دەرکەوتووە ئەو کەلێنانەی کە هەبووە لە بواری پەروەردەدا بە چپڕ بکرێتەوە یعنی بخۆی توێژینەوە کرا زیاتر لەسەر 5,000 مامۆستا کە دەرەنجامەکەیەوە بووە هەندێک کردێن هەبووە لە پرۆسەی پەروەردەدا ئەوانە جارێک گرنگترینیانن لە ئایندەدا لە شتی زیاتریشمان دەبێتن ینی لە ئێستاکە ئەمەوانە گوتنەوە و پێداگۆجیە ئەم ساڵەکە کە ئەوە خەریکەواتەواوی دەکەین دوای تەکنۆلۆژیا و دوای چۆنێتی بەکارهێنانەکانی فێرکردن کە لەسەر ئەو ینی هەر ساڵێک بابەتێک هەر ساڵێک بابەتێکە باشە مامۆستا بۆ ئەو مامۆسانی کە لە گوندەکانن یاخود ناوچە دوورە دەستەکانن ئەوان چۆن ئەتوانن سوودمەند بن لەم پرۆگرامە لەم استراتیژە گەورەی ڕاهێنان خۆی یەک لە شتە باشەکانی ئەو پرۆژەی استراتیژی ڕاهێنان لەم کابینێدا ئەوەیە پێشتر شتێکی نوێ نیە ڕاهێنان یعنی بڵێن شتەشی نوێبی و تەنها لەم کابینێ بەڵام جۆرەکەی گۆڕاوە جۆرەکەی ئەوەیە پێشترێ کە ڕاهێنان دەکرا سنوورێکی داخرا و دیاریکراوی هەبوو زیاتر لە سنتەری شارەکان بوو دوو ماوەکەی کورد بوو سێ لە بۆ پسپۆریەکی دیاریکراوە بەڵام لە استراتیژی ڕاهێنانی کە ئەو پرۆژە درێژخانە ئەوەیە هەموو کوردستان حتا ئەگەر دێهاتێک گوندێک تاکە یەک مامۆستاشی هەبێ دەبێ مامۆستای ڕاهێنەر بچی ڕاهێنانی پێ ئەنجامداتن پێشترێ لە ڕاهێنانەکان شێواز دەکەوێت بوو کە مامۆستایان داهاتنە بەڕێوەبەراتی پەرەپێدان و پەروەردەی کە خۆیان دەبینی ئێستاکە جیاواز بوویتەوە تا ئەرگ لەسەر مامۆستاکان کەمتر بێتن مامۆستای ڕاهێنەر دەچێتە قوتابخانەکان و هەفتەی 1 سەعات لەسەر تەوەرێکی دیاریکراو بابەتێکی دیاریکراو ڕاهێنان بە مامۆستاکان دەکات زۆر باشە مامۆستا مۆشێت زراری زۆر زۆر سپاس بۆ تۆ بە ڕوونکردنەوەانە وا هیوادارم بەردەوام بن ئەم کارێکی زۆر زۆر گرنگ و زۆر زۆر گەورەیە دەستان خۆش بە هەبوونی کەسی پسپۆڕی وەکو شارەزا وەکو جەنابتان دڵنیام گۆڕانکاری دەکرێت سپاس ئێوەش دەکەین کە خەمخۆری بواری پەروەردەنەوە سپاس بۆ کەی 24 زۆر بەخێر سپاس بەخێر هاتن زۆر سپاس بابەیەکەوە بینەری کەشوهاوی شارەکانی کوردستانی گەورە بین هەژدەهەمین فستیڤاڵی شانۆی کوردی لە سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو ساڵانە فستیڤالەکە بۆەوە ئەنجامەدرێت
و گرنگی پێدرێت تا کولتوری کوردی زیاتر بناسەنرێت و زمان ئەدەبیاتی کوردی هەموومانە بە زیندویی بەهێڵنەوە بە تایبەت لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە نێویشیاندا لە سەقس. لە فستیڤالەکە چەندین هونەرمەند و کەسایەتی ناوداری ڕۆژهەڵات و باشووری کوردستان بەشداریان کردووە و لە فستیڤالەکەدا کولتور و ڕێوڕسمانەتەوەی و ئاینیەکان بە شێوەی چێبەڕچێ بەڕێوە دەچێت. هیوادارم فستیڤالی سەقس هەر بەردەوام بێ کە بەڕاستی فستیڤالی تەئاتری کوردیە. تەئاتری کوردی یعنی لە ڕۆژهەڵاتە یعنی مانەوەی کورد، یعنی گەورەی کورد، یعنی کەوا کورد زۆر بە قیمەتە، زۆر نرخی هێلا بۆیە فستیڤالەکان ئامادە بێت. هەژداری پسێ شانۆگەری ئاماکریات فستیڤالا هەژدەیە سەقسدا دشوانات پێشبڕکێدانە و یەکژی وەک مێهوانداری بەشداری فستیڤالێدا کردە. پرانیاوان گەنجن دەرهێنەرێتێ پرانیاوان هەر گەنجن ستاف هەمی بە گەنجن و ئەس بارم ئەڤە بۆ جارایەکیات فستیڤالەکە هۆسامەزندا یان فستیڤالا سەقس تایبەتدا و سێ شانۆگەریش یەک باژێر بهێن. سێ کارێت me beşdarî vê festîvalê bûne. Du şwan kara ez po wek karekterim karê sêyê jî wek teqeniya ez kar tê dotiyam. Karê me serekî wek pêşbirkî daxil bûyî hûşêndarmekî şanûgeriya hûşêndarmekî û şanûwa duê jî wek mêvan em beşdar bûn şanûgeriya kulav û pêke. وەکو کەرکووک بە دوو نمایش شانۆیی نمایشێکیانی گروپەکەی خۆمانە کە شانۆگەری پیشەگەرە شانۆگەریەکی تریشمان هەیە ئەو کۆمەڵێ گەنجی شاری کەرکووک ئەوانیش کارەکەیان کردووە. شانۆگەرەکەی ئێمە لە دەرهێنانی مامۆستا شکۆ عومرە و لە نواندنی بەندە و مامۆستا تارق ناسح و سوزان خان لەگەڵ کاکووری هەیە. گروپی شانۆی پەیمانگای جوانەکانی کەرکووک بە شانۆی پیشەگەر بەشدارین. هەڵبەتە خۆشبەختانە ساڵ بە ساڵ ئاستی فستیڤالی شانۆی کوردی سەقس بەرەو پێشەوە چێ. ئەساڵ 8 نمایشی ناوخۆی ڕۆژهەڵات وەرگیراوە، 5 نمایشی لە باشووری کوردستانەوە بە جۆرێک، 2 نمایش لە شاری کەرکووک، 3 نمایش لە شاری دووهۆکەوە. بە بەشداری 40 هونەرمەند کە 21یان ئافرەتن ئەمە جێی زۆر دڵخۆشیە. 90 پیاوان 90 پیاوان 23یان ژنن. پێشەنگایەکی بە کۆمەڵیان کردوتەوە هەکار کە بەرهەمی هونەری لە شاری شنۆ کرایەوە. ئێستا بینیمان کە فستیڤالێکی دیکە لە ڕۆژهەڵاتی کوردستان کراوەتەوە هەر بۆ هونەری بوو ئەمەشیان بە هەمان شێوە. جا خۆشی ئەو فستیڤالانە لەوەیە کە ژنان و پیاوان بەیەکەوە. ئەنی ئەوە فستیڤالەکە یاخود پێشانگەکە یاخود هەر بەرهەم و چالاکێکی دیکە بێت جوانترەکات چونکە ڕنگدانەوەی هەردوو ئەم لایەنەی تێدا بێت ئەو کات ئەزانی کە ژیان جوانیەکانی زیاترە بێت بە تەواوکەری هەم خانمان بۆ پیاوان و پیاوانیش بۆ خانمان. جالب پێشانگایە بەرهەمی هونەرمەندان لە چەند بواری هونەری وەک شێوەکاری خۆشنووسی گرافیک وێنەگری و بەرهەمی دەستیش نمایشکران زۆربەی ئەم بەرهەمانەش تایبەت بوون بە نواندنەوەی سروشت و دابوونەریت و ژیانی خەڵکی کوردستان بەگشتی. بە بەشداری 40 هونەرمەندی شاری شنۆ پێشانگەیەکی هونەری لە هۆڵی نیگارخانەی کۆمەڵەی کەلتوری و هونەری ئەم شارە کراوەتەوە. لە پێشانگاکەدا لە بەرهەمی شێوەکاری خۆشنووسیەوە تا گرافیک بەرهەمی دەستی نیگارکێشی سەر سوالە و وێنەگری نمایش کراون. ناوڕۆکی بەشێکی زۆر لە بەرهەمە نمایشکراوەکانیش نواندنەوەی سروشتی کوردەواری و دابوونەریت و ڕێوڕسمەکان و ژیانی خەڵکی کوردستانە. کارێکی خۆبەخشانەیە لەلایەن پسپۆڕان و لێهاتوان ڕێزانانی بەشی هونەری لێرە کاری هونەریان ئێراداوە و کاری هونەری خۆیان معرفی کردو بۆ دنیای هونەر. بەشی هونەر لە بەشی کوردەواری بەشێکە لە مێژوو لە تاریخ و هویەتی ئەو ناوچەیە کە فولکلۆر و بافتی ئیجتیماعی کێشاوەرزی و هەروەها ژیانی و بژیوی ئەو ناوچەیە دەخۆ دەگرێت. یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم پێشانگایە بەشداری کارەی هونەرمەندانی ئافرەت لە بەڕێوەچوونی پێشانگاکەدا بووە. لەو 40 هونەرمەندەی بەرهەمەکانیان نمایش کردووە 21 کەسیان واتە زیاتر لە نیوەیان ئافرەتن کە ئەمەش نمونەیەکی دیاری بەشداری کارەی ئافرەتان لە هەموو چالاکیە هونەری و کۆمەڵاتیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانە. بۆ یەکەمین جار پێشانگایەکی گروهیمان تشکیل داوە لە مستەمەعی فەرهەنگی هونەری شنۆ جەمعێک لە هونەرمەندان بە کوڕان و کچانی هونەرمەندی شاری شنۆیە ئەو پێشانگایە بەڕێوەچۆ.
لەو پێشانگەیە تادادی لە کارهای هونەرهای تەجەسومی خوشنویسی موڕەکاری ڕێزینکاری و تادادت لە وێنەکاری و عکاسی بەڕێوەچۆ. ئەمە یەکەم جارە لە ناوچەی موکریان پێشانگایەکی بە کۆمەڵ بە بەشداری ئەو ژمارە زۆرە لە هونەرمەندان بەڕێوە دەچێت. ئەم پێشانگایە بەدەست پێشخەری ئەنجومەنی شێوەکاری و پەیکەرسازی شارەکە کراوەتەوە و ماوەی 5 ڕۆژ لە بەیانیەوە تا ئێوارە بەڕووی هاوڵاتیاندا دەکرێتەوە. هەر لە یەکەم ڕۆژی کرانەوە شێوە لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازیەکی بەرچاوی لێکراوە. کامیل بۆکانی، کوردستان 24. بەس لە بابەتێکی دەکەین، بابەتێکی گرنگە میشان بابەتی کتێبە، پرۆژەی کتێب کە ڕێکخراوێکی کوردیە ماوەی 4 ساڵە لەلایەن چەند گەنجێکەوە لە هەولێردا مەزرێنراوە و لە سلێمانی، کەرکووک، سۆران، گەرمیان، کەلا، ڕزگاری لەمەوە شوێنانە لقی هەیە. ئامانجیشان هاندانی گەنجانە بۆ خوێندنەوەی کتێب. جا بە گرنگی دەزانین هەموو کات لەسەرم بابەتانە کە تەوەرێک دیاری بکەین و قسەی لەسەر بکەین، میوانداریشیان بکەین ئەو ڕێکخراوە بێ یاخود ئەو کەسانە بێ کابوونەتە کەسانێکی نمونە لە کۆمەڵگەدا بۆ بڵاوکردنەوەی چەندین کاری جوان بۆ بە کللتورکردنی خوێندنەوە. بۆیە بە پێویستمانزانی کە ئەمڕۆ میوانداری بەڕێز ئیسماعیل عەبدوڵڵا بکەین کە ڕاگەاندنی پرۆژەی کتێبە و خۆی لێرە میوانی ئەمەیە کە ئیسماعیل بەخێر هاتیەم بانێکی باش بوو لەگەڵەوەی کە زوو هەستا یان هەر خۆی ئەو کەسانی خوێنەرن ئینەرژیکی باشیان هێوایە. بەڵێ بگومانوانی خوێنەرن بەردەوام پڕوزم بەردەوام بەرنامەی خۆیان هەیە بۆ ڕۆژە. ئەوە زۆر باش مناسب بوو. کەواتە با لە سەرەتاوە دەست پێ بکەین باسێکی ناساندنی پرۆژەکە و ڕێکخراوەکەمان بۆ بکە لە سەرەتادا. بەڵێ پرۆژەی کتێب ڕێکخراوێکی ناحوکمی قازانجنەی ئێستا 4 ساڵ بەر لە ئێستا دامەزانەکەی دەگەڕێتەوە بۆ سویەکی کانونی 2020 ئەو کاتە کۆمەڵی گەنج بوون لە سەردەمی کۆڕۆنادا بیرمانەوە دەکردەوە کە چۆن متوانن خوێنەوە بکەین بە کولتور چکە بەڕاستی کۆمەلگای ئێمە داو پێستاکە خوێنەوە تیایدا نەبووتە کولتور ئێمەش بیرمانەوە دەکردەوەی تر کۆمەڵی گەنج بوون ئەو پرۆژێمان دامەزرا دواتر بە فەرمی لە سویەکی کانونی 2020 دەستمە بەکارەکانمان کە وەکو ڕێکخراوە. باشە ئەو پرۆژە ئێوە خۆی لە چی دەبینێتەوە؟ ینی ئێوە چۆن خەڵک هاندەدەن کە بخوێنێتەوە؟ ینی ئێوە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە پەیجتان هەیە، گروپتان هەیە، یان کتێبخانەیەک هەیە کە ئێوە خەڵکی تێدا کۆ بکەنەوە کتێب دابەش دەکەن چی دەکەن؟ بەڵێ بڵێ کارچارەکانی ڕێکخراوەکەمە خۆی لە چەندین کار و چالاکی جیاواز دەبینێت لەوانە ڕێخستنی کۆڕ و سیمینار لە کتێبخانەکان ئامان زمان لە ڕێخستنەوە کۆڕ و سیمینارانە ئەوێ کە پەیوەندیەکی نزیکتر لە نێوان خوێنەر و نووسەران دروست بکەین بۆی کە خوێنرانە نزیک و نووسەرەکانیان ببینن پرسیارەکان سەبار بە کتێب کتێبەکانیان لێ بکەن ئەزمموی ئەوان وەرگن واژۆرەسە کتێبەکانیان بکەنە پرسیارەکانە و سەبار بە کتێبەکانیان لێ بکە ڕوا بتوانین کتێبخانەکانە ڕێگەی ئەو کۆڕ و سیمینارانە ئاوەدام بکەینەوە ڕوحیەتێکی نوێ بە کتێبخانەکان ببەخشین هەروە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بەردەوام چکە سوۆشیال میدیا ڕێگایەکی نوێ بەڕاستی بەردەوام هەوڵی هاندانی کۆمەلگا دەدەن بۆ کتێب بخوێنەوە بە تایبەت توێژی گەنجان پرۆژە کتێبشە لەسەر دایدا مەزاندنیەوە لایەن گەنجانەوە پێشوازیەکی زۆر گەرمی دێکراوە تاو پێستاکەش کە ڕێکخراوەکە بەردەوام بە بێز و گروتینی و گەنجانەوە بووە. باشە ئەندامانی ڕێکخراوەکەتان چەند ئەندامن لە هەموو شارەکان پەیوەندیکی باشتان هەیە بەیەکەوە؟ بەڵێ بێگومان خۆی پرۆژێک کتێب 4 ساڵ لێستا کە دامەزرا لە هەولێر دامەزا دواتر لە قماندانەیەک لە شارەکانی سلێمانی سۆران هەروە شارەکانی تریش کردەوە سۆران کەرکووک ئێستا کە لقێکیشمان لە شاری لی سینگڵ تەڕاش هەیە هەموو ئامان زمانەکردنەوە و لقانەوەیە کە ڕوعیەتێکی نوێ بۆ خوێندنەوە لە کۆمەلگای کوردیدا دروستکەن بێگومان بەردەوام لە پەیوەندیدان سوار بە ژمارەی خوێن ئەوە ئەندامان ئێستا کە نزیک دەبێتەوە لە 200 ئەندامیش. باشە تاوکو ئێستا ئێوە ئەم گروپە هەمووتان بێکەوە کۆبوونەتەوەی هەموو شارەکان یعنی بێکەوە لە ساڵکی بەشداریتان کرد بێ؟ بەڵێ بێگومان بەتایبەت لە پێشانگانی وڵاتەکانی هەولێر و سلێمانی ئەم کاتاوکاری ئەو پێشانگیانە بووین لە ڕێگەی هەندانی خەڵک بۆی سەردانی ئەو پێشانگای بکەن زیادەوە پاسمەدابین کردو لە شار شارچکەکانی جیاوازەکانی کوردستان بۆی کە سنووربەری نێوان شار شارچکەکان ببن خوێنەران هەموو شار شارچکەکان کۆ بکەن و لە پێشانگایەکان
وا بێگومان لەو پێشنگیانە جیا لەو پێشنگیان لە شوێن تریشەم و ئەندامان و بەرپرسانی ڕێکخراوەکە کۆبوونێتەوە بێگومان پەیوەندیەکی بەردەواممان لە نێواندا بەشداری ژنان چۆنە لە ناو ڕێکخراوەکە بەگشتی و لە ناو ئەندامان هەم لە خوێنەر هەم لە ئەندامەکانیشتان ئافرەتان باشن یان لە ئاست پێویستانی بەڵێ بێگومان ڕاستەکەی ئافرەتان بەشێکی گرنگی ڕێکخراوەکەمان وەروە نێروە دەمێت سلااو ڕست بۆ خاتون پاک بنێرم بەڕێوبەری لە قستێمانی پرۆژەکە تێ کە بەڕاستی لە سەرتایەوەی کە هاتە نێو ڕێکخراوەکەەوە بەڕاستی ڕۆڵێکی کارەیە بۆ هەر خۆشی بەڕێوبەری بەشی منداڵانی پرۆژێکی تێبکەتیایدا لەو بەشەدا هانی منداڵان دەین کە لە سەرەوە دەکەن کە منداڵان هەر لە تەمەنێکی بچووکەوە هەم دێن بۆ خۆنەوە بۆ ڕام زۆر باشەتەنان ئافرەتان بەڕێوەبەریشن لە ڕێکخراوەکە بەڵێ بێگومان ڕۆڵ و پێگەیەکی زۆر گرنگیانەوە بەڕاستی ڕۆڵەکەیان زۆر بەرز دەرەخێن باشە باستەوە کرد کە بەشتان هەیە ئێوە لە نێو پرۆژەکەی خۆتان لە نێو ڕێکخراوەکەتان ئەو بەشانە چین کە هاتانە بەشی منداڵان بەتەنیا بەشی منداڵانتان هەیە لەگەڵ ئاسایی بەشێکمان تایبەت بە منداڵاندانەوەی تر خۆی لە چەندین بەشی تر دەگرێتەوە بەڵام بەشێک تایبەت بە منداڵانە چکە دەمانوێت منداڵان هەر لە بچووکیەوە هەمدەی بۆ خوێنەوە چکە گرینگە بە تایبەت بۆ دایک و باوکان کە منداڵان هەر لە بچووکیەوە ڕابێن بۆ خوێندنەوە چکە دواتر کاتێککە لە بچووکەوە ڕاتێنایی تر تاو منداڵەکە ڕۆشە فکریەکی تاوی دەبێ بۆی کە بخوێنێتەوە باشە کاگ ئیسماعیل ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامەکە باسی هەندێک بابەتمان کرد کە تا ڕادەیەک تێکەڵکێشی یەکتر بوون جا لە کاری هوەری چالاکی ئەدەبی خوێندنەوە هەموو ئەمانە بوو بابەتێکمان هەبوو لە سەرەتاوە پێشکەشمان کرد لەگەڵ هەکار لە چاکسازیەکاندا چۆن کاریان لەگەڵا ئاکرێ چالاکێکیان هەبوو کە نەمام ئەچێنن ساڵانە ناو چاکسازیەکان چەندین خول و ڕاهێنانی تایبەتیان پێدرێ وە خوێندنەوەیان هەیە کتێبخانەیان هەیە ئایا ئێوە هیچ پەیوەندیەکتان هەیە لەگەڵ ئەوان چالاکیەکانتان بردۆتە ناو چاکسازیەکان چونکە بەڕاستی ناوەندێکی زۆر هەستیاراوێش بەڵێ بێگومان خۆی چاکسازیەکان هەموو کاری چاکسازیەکانەوەی کە کار لەسەر چاکسازی بکەن چاکسازی کۆمەڵایەتی لە نێو زیندانەکاندا بکەن بۆی کە بتوان جارێکتر ئەو زیندانانەی ئەوێ بنێرنەوە بۆ کۆمەلگا ڕاستەکەی تاکەستە کار و چالاکیمانە چاکسازیەکان نەبووە بەڵام لە پلانماندا هەیە لە داهاتوو ئینشەڵا لە داهاتوویەکی نزیکدا کار لەسەر ڕۆژ دەکەین چکە پێویستەکە بە تایبەت لە ڕێگەی کتێب خوێندنەوە هەموو ئەمانجی ئەمەوێت کە کۆمەلگاوە شەر بکەنەوە کتێب خوێندنەوە ڕێگایەکی گرنگە بۆ هوشیارکردنەوەی کۆمەلگا وە پێویستەکە کە کولتوری خوێندنەوە بینە نێو چاکسازیەکانیش بۆی کە ئەوانەی لە نێو چاکسازیەکاندا جارێکتر بگەڕنەوە کۆمەلگا و بە کۆمەلگا ئاش ببنەوە و لەو کەنارگیریەی کۆمەلگا بەدوور بن باشە ئاگسمال دوێنێ ئێمە میوانێکمان هەبوو لە پرۆگرامی بیانی 24 گەنجێک بوو ڕۆژێک پێشەوەی کە میوانی ئێمە بێ 1000 کتێبی بەخشی بوو 1000 کتێب وەکو دیاری ینی گوتیاتە لەگەڵ چاجیبیتی قسەم کرد گوتم 1000 کتێبم بەخشیوە گوتی خەریک بوو بێتە دەرەوە ئێوە هەوڵتان داوە کتێب ببەخشن بۆ گەنجان بۆ قوتابیان هانیان بدەن پێشنیاری کتێبیان بۆ بکەن بەڵێ بێگومان ئێمە جیالەوەی لە ڕێگەی سوۆشەل میدیاوە بەردەوام هانی خوێندنەوە دەدەین ڕۆها بەردەوام کتێبی شما بەخشەوە چەندی هەڵمەتی کتێب بەخشین شمان ڕاگەیاندووە هەڵمەتی ومان ڕاگەاندووە کە خەڵکە و کتێبانێک کە پێویستی پێنیان خوێندوێتەوە بیهێنن بۆمان بۆی کە ئێمەش دوایین بیبەخشین بۆی کە کولتورێکی زیاتر دروستکەن هەم زیاد لە کولتوری خوێنەوە گیانی هاوکاریشتنەوە کۆمەلگادا دروستکەن باشە کاگ ئیسماعیل پێم خۆشە بە کورتی پەیامێکی خۆتمان پێ بڵێ هەم لە پەیامێک وەکو گەنجێکی خوێنەر کە لە هەستکردنتان بەرپرسیارەتی لە بەرابەر کۆمەڵگەدا ئەم کارە گرنگەتان خستۆتە ئەستۆ و لەگەڵەوەشدا پەیامێک بێت بۆی کە هاندان بێت بۆ گەنجان و پەیامێک بێت کە لە پشت یەک دنیا ئەستەنگی و ئەستەمی و قورسی کارەکانتانەوە ئامانجێک بگەێنێت بەڵێ بێگومان سوارسە بەڵێ ئێستا ئێمە لە ڕۆشنایەوەی کە تاوپێستاکە خوێنەوە نەبووتە کولتور ئێمە بڕیاری دامەزاندنی ئەو ڕێکخراوەماندا لەژێر دروشین بە کولتورکردنی خوێنەوە هەمامەزێمە کە خوێنەوە بکەین بە کولتور ڕوعەتێکنێ بە کۆمەلگای کوردی بدەین کە خوێنەوەی کتێب ڕێگایەکی زۆر گرنگە بۆ شێرکردنەوەی کۆمەلگا داخۆ لە ئێستادا تاوپێستا خوێنەوە نەبووێتەوە کە ئێمە شەموو هەوڵ و کارەکانمان لە پێناویدا هەیە ڕۆژێک لێ لەماوە 4 سەدا ڕوبەڕووی چەندین ئاستەنگ و بەرپرسیارەتی بۆتەوە بەڵام سەرکەوتوان توانیمانتەوە تاوپێستاکە بەردەوام بین هەموو هەوڵ و ماندووبوونی ئێمەش هەموو ئەو سەرکەوتانی کە بەستیشمان هێنا هەمووی لەسایی پێشوازێکی گەرمی کۆمەلگا بوو بە تایبەتی وێژی گەنجان بزوێنەری
ڕێکخراوەکەمانە. باش کاگسماعیل زۆر سپاس بۆ تۆ هیوادارم بەردەوام بن پرۆژەکەتان فراوانتریش بێ گەنجی زیاتر بێتە ناو پرۆژەکەی ئێوە. نمونەتان زۆر بێ بێکەوە لەگەڵ کاک ئیسماعیل عەبدوڵڵا میوانەکەمان کە باسی لە ڕۆڵ و کاریگەریەکانی چینی گەنجان کرد لەسەر بە کولتورکردنی خوێندنەوە کۆتایی بە پرۆگرامەکە هێنین هیوادارین ڕۆژانە هەموو بابەتانێک ئێمە پێشکەشتانەکەین ببێتە نوێبوونەوە و ببێتە هاندانێک بۆ ئێوەی بینەر و بیسەر سوپاس تام کاتە بینەرمان بوون بە هیوای ڕۆژێکی باش و ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک.